بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی هاوسەرگیری کچانی منداڵ لە یاساکانی عێراقدا لە نووسینی بەڕێز نەجیبە محەممەد. هاوسەرگیری منداڵی کچ یەکێکە لەو بابەتە کۆمەڵایەتی و مافەکانی مرۆڤ کە لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا بە قورسی باسی لێوە دەکرێت، لەوانە عێراق کە جگەر لەوەی کاریگەری نەرێنی لەسەر ژیانی تاکە کەسی کچان هەیە، بەڵکو و لێکۆچەی کۆمەڵایەتی و ئابووری بەرفراوانیشی هەیە. یاساکانی عێراق لەم بوارەدا پێویستیان بە پێداچوونەوەی جددی و چاکسازی هەیە. دۆخی یاسای هاوسەرگیری کچانی منداڵ لە عێراق، یاساکانی ئێستا عێراق ڕاستەوخۆ و بە ئاشکرا سنوورێک بۆ تەمەنی هاوسەرگیری دانەناوە. لە زۆر حاڵەتدا کچان دەتوانن لە خوار تەمەنی 18 ساڵەوە بە ڕەزامەندی دایک و باوکیان و بە مەرجێکی دیاریکراو هاوسەرگیری بکەن. ئەم دۆخە بەهۆی بوونی کولتورە جیاوازەکان و فشارە کۆمەڵایەتیەکان لەسەر بنەماڵەکان لە دەرەنجامە کۆمەڵایەتی و ئابوووریەکانە. هاوسەرگیری لە تەمەنی گەنجیدا دەبێتە هۆی کێشەی جددی بۆ کچان. ئەم کێشانە بریتین لە نەبوونی دەستڕاگەیشتن بە خوێندن، زیادبوونی مەترسیە تەندروستیەکانی پەیوەست بە دووگیانی و هەرزەکاران و کەمبوونەوەی دەرفەتی دامەزراندن لە داهاتوودا. هەروەها ئەم پرسە دەتوانێت ببێتە هۆی زیادبوونی هەژاری و نایەکسانی جیندەری و کۆمەڵایەتی. لە زۆرێک لە کۆمەڵگاکانی عێراقدا شوکردنی کچان لە تەمەنێکی بچووکدا بەشێکە لە سونەت و دابوونەریتی کولتوری، ئەمە ژوا دەکات گۆڕینی هەڵوێستەکان و دەستکاریکردنی یاساکان قورس بێت. بەڵام پێویستە وردە وردە هۆشیاری گشتی زیاتر بکرێت سەبارەت بە دەرەنجامە نەرێنیەکانی ئەم جۆرە هاوسەرگیریانە و پەرەپێدانی کولتوری نوێ لەسەر بنەمای مافی مرۆڤ و یەکسانی جیندەری. لەم بارەیەوە پێویستی بە هەموارکردنەوەی یاسا هەیە، بەمەستی ڕوبەڕووبوونەوەی ئەو کێشانەی بەهۆی هاوسەرگیری منداڵانی کچانەوە دروست دەبێت و دەبێت چاکسازی یاسایی لە عێراقدا بکرێت. پێویستم چاکسازیانە بریتی بنلە دانانی تەمەنی یاسایی هاوسەرگیری، دروستکردنی پارێزگاری یاسایی بۆ کچان و بەرەو پێشبردنی پەروەردە و هۆشیاری لەم بوارەدا. هەروەها هاوکاری لەگەڵ ڕێکخراوە ناحکومی و نێودەوڵەتیەکان دەتوانێت یارمەتی دەربێت بۆ باشترکردنی دۆخی مافەکانی کچان. هاوسەرگیری منداڵ لە عێراقدا کێشەیەکی جددیە و پێویستی بە گرنگیدان و کردەوەی دەستبەجێ هەیە. بۆ گۆڕینی یاساکان و زیادکردنی هۆشیاری گشتی دەتوانین یارمەتی دەربین لە باشترکردنی دۆخی کچان و دروستکردنی کۆمەڵگایەکی دادپەروەر. ئەمەش نەک تەنها بۆ کچان بەڵکو بۆ هەموو کۆمەڵگاکەش سوودی دەبێت، چونکە گەشەپێدانی بەردەوام و پێشکەوتنی کۆمەڵایەتی بە ڕەخساندنی دەرفەتی یەکسان بۆ هەمووان دەتوانێت بەدەست بهێنرێت. کارکردن لەو بوارەدا تەنها ئەرکی هاوڵاتیان عێراق نییە، بەڵکو ئەرکی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشە. جگە لە بوارە مرۆیەکە بەڵکو بەپێ دەستوری عێراق کاریگەری ڕاستەوخۆشی دەبێت لەسەر یاساکانی هەرێمی کوردستان، چونکە داڕشنەوەی یاساکانی هەرێم نابێت ناکۆک بێت لەگەڵ بنەما دەستوری و یاسایەکانی عێراق. بەڵێ ئازیزان و خۆشەویستان، ئەوەی کە پێشکەشتان کرا بابەتێک بوو لەژێر ناونیشانی هاوسەرگیری کچانی منداڵ لە یاساکانی عێراقدا لە نووسینی نەجیبە محەممەد. هیوادارین جێگەی سەرنج و ڕەزامەندی ئەوەی خۆشەویست بووێت.